تسرينا الروي أول ناديته لقى الغامر هناليته لعمري ما أسريته. من ئامانج ئەبوو بەکر ناسراو بە ئامانج شارباژێڕی لە دایکبووی ساڵی 1974 لە شارباژێر لە گوندی خمانێ ئەو دی و چوارتاوە لەوێ سەرەتای خوێندنم دەست پێ کردووە لەسەر دەستی مامۆستای خۆشەویست مامۆستا شێرزاد حەمەخان ناسر بەکرەجۆیی کە لەخوا بەزیابێ سەر لە ژیانە ماوە ئەلفوبێی خوێندنم لە خزمەت ئەو مامۆستا بەڕێزایەوە کە لە ئێستەوە دەستی ماچەکەم چونکە ئەو ئەتوانم بڵام دەرگای ڕۆشنایی ژیانی بۆ من کردوێتەوە. لەوێ تقریبان تاوەکو چواری سەرەتاییم لەوێ خوێندووە ئیتر پاشان چووینە بەداخەوە بەهۆی شەڕی پێشمەرگە و حکوومەت و ئەوانە ئەبێت چۆڵ کرا چوینە چوارتا ماوەیەک لە چوارتا و لێو هاتوینەتە سلەیمانی و ئەبەو شێوازە خوێندنمان کردووە. شارباژێڕیش من لەبەرەوەی ناوچەکەی خۆم کە ناوچەیەکی بێوەیترین ناوچەی هەرێمی کوردستانە بێکێشەیە بێگرفتە یعنی شوێنەکە لە هەموو ڕوویەکەوە گونجاو و خۆشەویستە لە دڵی هەمومانە و خەڵکەکەشی خاوەن کللتور و فەرهەنگ و نەریتێکی جوانن. من بە شانازیەوە لە قەبی شارباژێڕیم بخۆم هەڵگرتووە چونکە لە ئەتوانم بڵم لە دوای نیوەی دووەمی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە خولیای خوێندنەوە و نووسینم هەبووە. ئیتر وەکو هەر کەسێکی دیکە حەزم کردووە نازناوێک بۆ خۆم دانێم. ئەو ئامان شارباژێڕیم لەوەوە کردووە کە شارباژێر وەک نووری چاوی خۆم هەتا تەمەنم بڕوا لەگەڵ یا بڕوات. ئیتر کە لە خمانە دەستم کرد بە خوێندن ئەتوانم بڵم بەداخەوە ئەوانەی کە لەگەڵم بوون لە خوێندنە جگە لە مامۆستا ئەنوەری برام کە بەیەکەوە بووین لەوێ بەڵام ئەو قۆناغێک لە من پێشتر بوو کەسی تریان ئیدامەیان بە خوێندن نەدا بەداخەوە. بەڵام ئەوەی کە هاتینە چوارتا لەوێ خوێندمان و دوای هاتینە سلەیمانی لە سلەیمانی لە ناوەندی پێشڕە و خوێندنمان کرد کە خۆشحاڵانە چەند کەسێک لەو بەڕێزانەی کە بەیەکەوە خوێندومانە لەوێ وەکو پزیشکی سۆنەر و ئەشیعە بەڕێز دکتۆر ناسر کە ئەو بەیەکەوە لە ناوەندی بەیەکەوە خوێندومانە و زۆر کەسی ترکە ئەتوانم بڵام هەر یەکێک لەوانە هەیە بۆتە مامۆستای ئاینی هەیە بۆتە وەکوتم پزیشک هەیە مامۆستایە هەیە ئێستا حالیان بەڕێوەبەری ناوەندی دراوسەی خۆمە کە ئەو کاتە بەڕێوەبەریم بووە مامۆستا حسەین و مامۆستا حەسەن کە جێگری بووە ئەمانە هەمووی تێکەڵیمان هەیە ئێستا وەکو ئەوەی کە بڵام چێ لەو سەردەمە ئەوەی کە ئێستا وەکو مەشهور وەکو پێم وتێ وەکو دکتۆر ناسر و مامۆستا قارەمان و چیترم لەبیر بێ تقریبان ئەوانەیە زۆر لەبیرم نییە بەڵام دڵنیام کە مامۆستا ئازاد جەلالی توێژەر کە لە سۆشیال میدیا دەوری هەیە ئەوەش ئێستا بڵین خاوەنی بڕوانەوەی ماستەرە ئەویش هەر پێیەکەوە بووین و کاکە لاوەند بەیەکەوە بووین ئەوانە تقریبان ناوەکانیم لەبیر ماوە بەڵام بەداخەوە ئەوانی تر نەوەڵا لەبیرم نییە. دوای ئەوەی کە ئێمە
ناوەندیمان خوێن چوینەتە ئامادەی بازرگانی لە ئامادەی بازرگانی یەکێک لە ئەوەی کە من شانازی پێوە کەم ناسینی مامۆستا شێرزاد حەسەن بوو چیرۆگنووس کە ئەو 3 ساڵی تەمەنی خوێندنم لەوێ ئەو مامۆستان بووە ئەتوانم بڵم یەکەم ڕێگە نیشاندەری ڕێنووسین و ئەدەبیاتی من مامۆستا شێرزاد بووە کە بیرمە چیرۆکی گوڵی ڕەشی بۆ هێنام کە خۆی نووسەری بوو تیپی لێدرا بوو زۆر باش نەبوو بەڵام لەبەرەوەی ئیسیفادەم لێ کرد سوودم لێ بینی چوم لە بازار دانێکی نوێم بۆ کڕی و خستمە زەرفێکەوە و زۆر بەڕێزەوە تەسلیم کردو وتی ئەمە چیە وتم ئەوە کتێبەکەی جەنابتە کسێری وتی وەڵاوەکەی من نییە وتم بۆ وتی من دراو بوو وتم ئاخر سوودم لێ بینیوە بێ منیش بەو شێوازە تەسلیم بکەمەوە ئیتر بەو شێوەیە لەو ڕێگەیەوە من چوومە دنیای ڕۆشنبیری و ئەدەبیات و ئەوە ئیتر یەکێک لەوانەی کە لە تیجارە بەیەکەوە بووین مامۆستا شێرزادێک بوو کە ئێستا خۆشبەختانە لەم ڕۆژانەیە لە ئوتێلی شاری جوان لەوێ یەکترمان بینیەوە ئەو منی ناسیەوە پیاوێکی گەورە و قەبە بوو وتی تۆ منە ناسی کتم نەوەڵاوتی وەڵامی لە تیجارە بەیەکەوە بووین ئێستا من هەم ماستەرم هەیە لە شەریعە و مامۆستای ئاینیشم یعنی چەند کەسێکی لەو بابەتە کە بەیەکەوە بووین ذکرایەتمان هەبووە هەر لە دوای 1985 بەدواوە من خولیای خوێندنەوە و نووسینم بووە خوێندنەوەیکی زۆر بە دیوانەکانی گۆران و پیرەمێرد و نالی و مەحوی و ئەمانەم هەمووی خوێندۆتەوە ئیتر ئەمە وای لێ کردم کە منیش هەوڵی هەڵپەی نووسین بدەم خۆشبەختانە ساڵی 1992 لە ئابی 92 لە ژمارە 3 گۆڤاری خەرمان یەکەم کۆپڵە شەعرم بە ناوی پاییز لێوێ بڵاوکرایەوە ئەتوانم بڵم دووەم بابەتم لە ڕۆژنامەی برایەتی بە ناوی بەچکە شێرین شعرێک بۆ مناڵان بوو بڵاوکرایەوە ئیتر لەوە بەدووە دەستمان کرد بە بڵاوکردنەوە تا ئەوەی گەیشتینەوەی کە دەیان ڕۆژنامە و گۆڤار و ئەوانە نووسینمان بڵاو کردەوە و هاتینە نێو مەیدانی دنیای نووسین و ئەدەبەوە من ساڵی 1993 ئامادەی بازرگانیم تەواو کرد ڕاستە خۆ دامەزرام ئەو ساڵە کە دامەزرام لە زانکۆی سلێمانی لەوێ پاش 3 مانگ بووم بە لێپرسراوی بە شەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی تاوەکو 2006 بەردەوام بواتە 12 ساڵ ئەو پیشەیەم کردووە و ئیداریم کردووە لەوێ کەوتم لە سەرەتاوە من لە دنیای ئەدەب و ئەوە کردووە خولیای ڕاگەیاندن بووم پێم خۆشە ئەوە باس بکەم کە یەکەم جار لە ڕادیۆی کوردایەتی ئەو کات ڕاگەیاندنکار نەورۆز زیرەک پێشکەشکار بوو من لەبەرەوەی هەم هاوڕێی بەرنامە بووم هەم بابەتم بۆ ئەبردن منیان بانکێش کرد یەکەم جار کە چاوپێکەوتیان لەگەڵ کردم ئەتوانم بڵم ساڵی 1992 بوو لەوێ کە بانگێشتیان کردم چووم لە ستۆدیۆ دانیشتین بەرنامەکەمان تەقدیم کرد کە تەواو بووین هەموو کەسێک سەرەتا بەرەوڕووی کامێرا ئەبێتەوە سترێسێکی هەیە ئەو کاتە من زۆر سترێسم نەبوو بۆ وتم ئەمە دوایی مونتاجەکرێ و دوایی لێ درێتەوەوانەکە هاتیینە دەرەوتم کاک نەورۆزۆ کەی لێ درێکتی بەرنامەیەکی وتمەوەکتی و تەواو لێ دراوتم چۆکتی وڵا ڕاستەخۆ بوو ئەجا ئەو کاتەم سترێسم بۆ دروست بوو جاوەرە لەو کاتەیە بمزانیاکە ئەوەیە ئەو شتێکی خۆش بوو بۆ من لە ڕاگەاندنەوە پاشان لە زانکۆی سلێمانی ئێمە ڕادیۆی زانکۆمان هەبووە ڕۆژنامەی زانکۆمان هەبووە تەلەڤیزیۆنی زانکۆشمان هەبوو لەوێ
بە تایبەت لە ڕادیۆکە من سێ بەرنامەمان هەبوو هەم بەرنامەی هیچشی ڕەبتی بە یەکۆ نەبوو بەرنامەی زانستی و بەرنامەی وەرزش و بەرنامەی ئەدەب و هونەر هەر سێکیان ئەوە من ئامادەشمانە کرد لەگەڵ برادێک بە ناوی یوسف خەلیلەوە ئامادەمانە کرد و خۆم تەقدیممە کرد پاشان لە ڕادیۆی زەحمەتکێشان هەر لەوێش بەرنامەمانە و بەرنامەی ئەدەبی کە بە ناوی کەناری ڕۆح ئەمە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ڕووی بڵاوکراوەشەوە نازانم لە ساڵی 2001 لەگەڵ خاتوونی هونەرمەند ئەمەل سعید کوردە گۆڤارێکماندانا بە ناوی گۆڤاری کریڤ ئەو خاوەن امتیاز بوو من سەرنووسەر بووم خۆشبەختانە ئێمە 20 ژمارەمان دەرکرد بە ژمارە سفرەوە لەوێش زیاتر چۆنەڵێ قۆناغ بۆ قۆناغ ئەچیتە ناو بابەتەکەەوە و چاوت ڕۆشنترە بێتەوە ئەوەی فێرکردی کە تۆ ئەبێ جیاوازبی لە کەسانی تر بەڕاستی جیاوازبی بەوەی کە تۆ شتێکت لەو کەسەی تر زیاترە ئەبێ بەرپرسیارەتی زیاترە ئەبێ جیاوازبی لە ناو خەڵکە تۆ بێ زۆر جار شعرێک واکە کۆمەڵگەیەکە گۆڕێ یا نووسینێک واکە کەسانێک کە ئەی خوێندنەوە گۆڕانکاری بەسەر ژیانیانە دێ وەکو خۆم ڕەنگە ئەگەر پێشتر خوێنەری ئەو بابەتان نەبوومای ڕەنگە نهاتمە ئەو بوارەوە لەبەرەوە گۆڕانکاری دروزەکە بەتەئکید ساڵی 1994 لە زانکۆی سلێمانی کە دامەزرام پاش 3 مانگ بووم بە لێپرسایی بە شەناوخۆیەکان کە ڕێکەوتووە ئەو کاتبیرمە ساڵی یەکەم هەموو بە شەناوخۆیەکان 99 خوێندکاری تیا بوو 33 کچ 66 کوڕ من لێپرسایی کوڕان بووم کە زۆر کاتێکی مەسات و ناخۆش بوو لە ڕووی نەبوونیەوە خوێندکار هیچی نەبوو بە شەناوخۆیەکان کارەبا نەبوو ئاو نەبوو ژیانێکی زۆر قۆس و پڕمەینەتی بوو ڕۆشتین لەگەڵی تاوەکو 2006 ئەتوانم بڵام خوێندکارانی بە شەناوخۆیەکان ژماران گەشتە 5,000 کەس بۆیە ئیدارەکردنیان قورس بوو بەڕاستی ئەمە ئەو ئیتر دوای ئەوە کە زۆر هیلاگوین بەسەر بە شەناوخۆیەکان و ناڕەحەتی و ئیشەکانیان و تۆ جارێک بیرمە سەرۆکی حکوومەت بەڕێز کاک عومەر فەتاح خوێندکار مەزاهەرەیە کرد بانگیان کردین بە ڕێزیان پێی وتین کە بۆچی هێڵن ئەم خوێندکارانە ئاوا خۆپیشاندانکەن جوابەکەم ئەوە بوو وتم قوربان لەم زروفە کەسایەتیەک باوکێک ناتوانێت 5 مناڵی خۆی بەڕێوەبەرێ ئێمە 5,000 خوێندکارمان هەیە ئەو بێ حکوومەت پشتیوانمان بێ ئەیترەوە وەڵامێکی باش بوو توانرا ئەو کاتە 1 ملیار دیناری تەرخان کرد بۆ دابینکردنی پێداویستەکانیان وەکو نمونەیەک گەڕامەوە ئەیتر لەوە بەدوا من خوێندکار کەم و کوڕی زۆر بوو کێشە زۆر بوو ئەوانە من وازم لەو ئیشە هێنا هەتا ئیستیقالەم لێی کرد ئیتر چوون بواری خۆم حساباتە چوومەتەوە بواری حسابات لە 2007ەوە تاوەکو ئێستا من بەردەوامم ئێستا بەڕێوەبەری ژمێریاریم لە کۆلێجی پەرستاری کە ژیانێکی زۆر ئێستا بتوانم بڵم خۆشە بەنسبەت ژیانی خۆمەوە چونکەم هەیەکەم مهنەی خۆمە لە بوو ڕووی خوێندنەوارەکەی خۆمەوە دیارە بەدەر لە ڕاگەیاندن و بەدەر لە ئەدەبیات و ئەوە لە ئیدارەیە ئێستا بتوانم بڵم خێزانێکمان دروست کردووە پێکەوە کۆلێجەکە ئەبێن بەڕێوە من ساڵی 2003 خێزانم پێک هێنا لەگەڵ خات و شیلان سدیق هەڵەدنی کە باوکی بەداخەوە یەکێک لەوانەی لە خێڵی حەمە لەلایەن با بڵم دەستە ڕەشەکانی جوندی ئیسلامەوە تیرۆر کراوە یا با بڵم شەید کرا ئێستا خاوەنی 3 مناڵم 2 کوڕ و کچێک کچە جوانەکەم نۆڤین لە قۆناغی 2 بەشی ماتماتیک کۆلێجی پەروەردەی زانکۆی سلێمانیە کوڕەکەشم لە قۆناغی 12 خوێنێ وە کوڕەچکۆلەکەشم لە 4 بنەڕەتیە ژیان وا ئەڕوا بەڕێوەکە ئەبێ هەموو هاوکار بین هاوسەرەکان هاوکاری یەک بن سپاس بۆخوا من خێزانم هاوکارمە مناڵەکانم هاوکار من توانم بڵم خێزانێکی بچکۆلەی یا با بڵم قوتابخانەیەکی ڕۆشنبیری بچووکمان لە ناو ماڵی خۆمان دروست کردووە تەنانەت کتێبخانەیەکمان لە ناو ماڵەکەدا هەیە کە
بەردەوام لەوێ ئەخوێنینەوە ئەنووسین من ئەڕۆم کچەکە مەچێ لەوێ دانیشەیە خێزانم بۆیە سپاس بخوا پشتیوانی یەکترین چ لە ڕووی ئێوە کە خۆشی خێزانم بە باسی ئەوەشکەم کە ئەویش هەر لە زانکۆی سلێمانی کارمەندە لەوێ بەیەکەوە هاوکارین خۆ هەردووکمان لە زانکۆی سلێمانی هاتوچۆکەین و ژیانێکی خۆش گوزارێنین. من هەر کەس بەنسبەت خۆیەوە ژیانی بە جۆرێکە من وەزیفەی حکومی ئەبین بەڕێوە ئەوە لە دەرەوەی ئەوەش وەکو ڕۆژنامەنووسێکی کارا لە سندیکا ڕۆژنامەنووسان ئەندامی ئەوێم و لە بڵاوکراوەکان شتە نووسین لەسەر و ئەوەشەوە لە دنیای ڕاگەیاندنە دەورم هەیە وەکو سەرنووسەری گۆڤاری شارباژێڕی نوێم کە گۆڤارێکی کلتوریە و لێ پرسراوی ناوەندی ڕۆناکبیری شارباژێڕم خۆتان نەزانن ئەمڕۆ بەهۆی ئەو قەیرانە داراییەوەوانەوە حکوومەت ناتوانێت پشتیوان و هاوکارمان بێ لە ڕووی داراییەوە ئێمە بۆ خۆمان لە ڕێی کەسایەتیە جوانەکانی شارباژێڕی خۆمانەوە هاوکاریمان ئەدەنێ توانین گۆڤارەکە دەربکەین و بەبەستم ئەوەیە یعنی لێەوە سەختی زۆرە بێگومان لە پەیوەندی کۆمەڵایەتی سەردانی خزم و کەس سەردانی هاوڕێ و برادەر و دەرودراوسێ و ئەمانە تا ڕادەیەک دوورەکەویتەوە چونکە ئینسان ناکرێت بێ بە چەند پارچەوە چون لەو کاتەیە کە تۆ من ناوەندی ڕۆناکبیری ئەچم بەرەو کار و بەرەکانی خۆمەوە بێگومان کەم و کوڕێک لەو لایتر دروزە بێ بەس ئیتر ئەبێ بتوانین بە شێوەیەکی ژیرانە بێیشەکان ڕاپەڕێنین ئەوەی کە ئەرکی سەرشانمانە بەڕێوەبەرین. ئێمە ناوەندی ڕۆناکبیری شارباژێر ساڵی 2009 لەسەر دەستی کۆمەڵێک مامۆستای زانکۆ و کۆمەڵێک کەسایەتی دیاری شارباژێر دروست بوو کە 17 کەسین کە بەداخەوە تا ئێستاوە بزانم 4 کەسمان گەڕاونەتەوە بۆ ئەو دنیا. ئەم 2009 تا ئێستا 4 جار کۆنفرانسمان بەستووە لە 4ەم جارە من لەو کۆنفرانسای بووم بە لێپرساوی ناوەندەکە پێک هاتووە لە لێپرسرا و جێگر و 5 ئەندام بەش ئەو ینی بەشی بۆ نمونە ڕاگەیان و پەیوەندیەکان بەشی کارجێڕی بەشی دارایی بەشی ئامار و داتا بەشی چالاکیەکان ئەوانەیە ینی هەر کەسێک بۆ خۆی ئیشی و کاری خۆیەکە ئۆفیسمان لە سیتەکە لەوێ دوو شوقەمان هەیە و کاروبارەکان ڕاپەڕێن و لەوێش ئۆفیسی توانم بڵم گۆڤارەکانمان هەر لەوێ گۆڤاری خاڵخاڵەکەی مناڵان لەگەڵ گۆڤاری شارباژێڕی نوێ مەرج نییە ئێمە لە 100% توانی بێتمان ئەو ئامانجەی کە هەمانە یا گەیاند بێتمان یا پێی بگەین بەڵام گرنگ هەوڵدانە گرنگ تێکۆشانە گرنگ ئەوەیە کە ئێمە بگەین بەو وێستگەیی کە هەوڵی بۆ ئەدەین بەڵام پێم خۆشە لێرەوە ئەوانەی کە هاوکار و پشتیوان من لە ناوەندی ڕۆناکبیری شارباژێر بەتایبەت کە ناوەندێکی دیار و بەرچاوە لە شارباژێردا کە بۆ کۆی شارباژێر بە شارباژێری سەخت و تەخت و بە دوو قەزا و توانم بڵم 5 ناحیەوە کە ناحیەی با بڵم بەرزنجەش کە توانم بڵم لە ڕووی کارگێڕیەوە سەر بە 3 سایق بەڵام لە ڕووی کلتوریەوە سەر بە خۆمانە وە 380 گوند ئێمە توانم بڵم تەمسیلی هەموو شوێنەکەکەین بۆیە زۆر سپاسی برای بەڕێزم کاک مەلا فتاح قامیشی و جەنابی کاک حاکم سەباح قەشانی و مامۆستا ڕەوفی مەلا ئیسماعیلی باناڵێ کە ئەمانە بەڕاستی توانم بڵم سەرچاوەی هاوکاریەکانن هەم مادیە لە ڕووی مادی و داراییەوە و برای بەڕێزمان کاک شەریفی حاجی ڕەسوڵ سەفرەیی کە ئەویش خاوەنی کۆمپانیای سەفرە ئەمانە پشتیوانی سەرەکیمانن من ئەوەی کە قەرزدارباری ئەوانم چونکە بەڕاستی ئاڵە چەپڵە بەدەستێ لێ نادرێ ڕاستە من لێپرسراوی ئەو ناوەندەم بەڵام ئەگەر کەسێ پشتیوان و هاوکارە نەبێ ئیشەکان ناڕوە بۆیە جێی دەستخۆشین ئەوانەکە ئەوانە ئەو منەوەرن لە ناوچەکەمانە زۆر سپاسیانەکەم وە زۆر کەسی شەیە کە باسم نەکرد بەڵام ئەمانە ئەتوانم بڵم کەسە هەرە دیارەکانن کە بەردەوام کۆنتاکیان هەیە لەگەڵمان لەگەریانی مناڵی ما
يستايا شم دريا يوم بوكالارم شابولا دوای بەڕێکردنی 51 ساڵ لە تەمەنم کە بەرەو دوا قۆناغەکانی ژیان تێپەڕین ئەوەی کە بە چاوی خۆم نەمبینیوە و بۆی تێکۆشاوین و پێش کۆچی ئەبەدیم بیبینم ئەوەیە کە دەوڵەتی کوردستان ببینم. أي كماني الرسرين الروي أول ناديت لقامو هنغيت لعمري من أسريت لعمري من أسريت